السلام عليكم ورحمة الله وبركاته. لهر کوێیەکن لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکی ئەم کوردستانن یا دەرەوەی کوردستان لە هەر سوچێکی ئەم دنیایەن ئینشاء الله لەش ساغ و تەندروست و سەلامەت بن و دڵەکانتان پڕ بێت لە ئارامی ئەو ئارامی کە خواب بە هەر بەندێکی دەبەخشێت کە خۆشی دەوێت ئینشاء الله لە خۆشەویستانی خوای گەورە بین و ئەم مانگی ڕەمەزانە بوو بێت بە پێشوویەک بۆ دوا ڕۆژمان. خۆشحاڵم کە ئەم شەویش لەگەڵ ئێوە من و هاوکارم ژوان ئەم شەویش پاشیوی 29هەمین شەوی مانگی ڕەمەزانی پیرۆستان پێشکەشەکەین. هیوادارین کا بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوە بێت چونکە ئێمە هەوڵ و کۆششمان هەمووی بۆ ڕزای خوددا و ڕزای ئێوەیە کە وەکو بینەرێک بەرنامەکانی ئێمە ببێتە تێشوویەکی چاکەش بۆ ئێوە جگەلەوەی کە بۆ خۆمان. شەوت باش. ويشوات باشتر وخوشت خودش ترازي بت ان شاء الله. السلام عليكم ورحمه الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. شفایکی رمضان وکینو کبیرامتت ما پیروز بهای وکر کو افهی و پیروز بیمهوانه ما و خود صحتک باش بس قیمه کرد حتی نو کم گلو داینت برنامه پاشی ده افشوا پاشی و 29 ام خوش نزانی کاد پاشی و 2 ماهی که بود یا انجی بریا 2 ماهی که ل پاشی و ما یاد گل پاشی و اگر خود بس قیمه کرد افهی و پیروز 30 روز بن و صبحی جهی اگر پاشی بخون همش دید گلو پاشی به پیشکش کن. شو اگر اف پاشی و 2 ماهی که بد ان شاء الله خدا اما قبیل کرد روزی و نویج و طاعت و عبادت و هر خیره که و دوی هیوی دا کری خدا اب هزارا و میلیونا حساب کرد و هر اوزانت کادی چا اجر و پاداشته روزی گریدته روز قیامته و 1000 صلاف سر روح پیغمبری 1000 صلاف سر روح پیغمبری خوشتوی محمدی صلی الله علیه وسلم و پاشی و افروکه ناو خوده و ام دست بید. بەڵێ ژوان دەستپێکی بەرنامەی ئەمڕۆژمان بە راپۆرت یاخود بابەت توێک دەبێت کە سەبارەت بە گوندنشینانی بناری سوورێنە. بێگومان کوردستان هەموو شوێنێکی ڕەنگین و جوانە و هاوڵاتیان و گوندنشینانی بناری سوورێن لەگەڵ ئەوەی بە درێژایی بانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون هاوکات کارە قورسەکانی وەک کشت و کاڵی و ئاژەڵداریان کردووە و بەردەوام لەگەڵ بە ڕۆژبوونەکەشان کارەکانیان چالاکی ڕۆژانەکانیان بەردەوام بووە. وە گوندنشینانی ئەو سنوورە باس لە کارەکانیان لە مانگی ڕەمەزان دەکەن با ئێمەش پێکەوە لەگەڵ ئێوە بچینە سوورێن ببینین بە چ شێوەیەک بۆ کارەکان. ئەمە گیای گەنمە فەوتاوە دریومانەی بۆ ئاڵفی حیوان و ئاڵفی ڕەشە وڵاخ و حیوان وشت بۆ زستان ئیتر مەکینەی درین جیایە مەکینەی کاکەی جیایەکە کۆیە کاتۆ بەواستەی ئەوەکەی مثال بێبارانی بۆم ئەم ئەرزانە کەیسە ئێمە خەریکینی کورمانە بە ئاڵە بیلاتی بە مەکینەی دروین بەواستەی ئەوە خەرەی کەی فەوتاوە ئیتداوەتی بە گژوو گیای ستانە کاوێ بە گژوو گیا خەڵکی ژەی فرۆشی ئەوەی کە حیوان و ئاژاڵی خۆی نەبێ عەرز بە گیاکەی فرۆشی ئێمەی لێمان کردیون ئەیکەین بە مەکینە دریومانە بە مەکینەی درینەکەی جیاوازە هینی ئاڵفەکە کەی کاتۆ ئەی کابەکە جیاوازە ئیتر کڕیومانەوەی سەی ئەیکەین بە کاو ئەیمێن بۆ ساڵێگرین بۆ زستان بۆ ئاڵفی حیوان و ئاژاڵ و شتیوە. کاکەی ژیان ئێرە دەشتی تۆڵەسمتە مەنتیقەی شارە زوورە بەم ڕەمەزانە ئەمیشەکەین ئەمە کاوکۆتەڵە بۆ حیوان و وڵاخ و ئاژەڵ بەکارهێنین ئیتر ئەمەش پێویستە ئیتر ئەگەر ئەمە نەبێ حیوان و ئاژەڵ ناژی ئیسەر لە مای ڕەمەزانە ئەمیشەکەین ئیتر بەردەوامە بین هەتا نزیکی پاییزیشە بێ هەر ئاوا بەردەوام بین
ئێستا وەرزی گیادورینەوەیە ئەم کاوشەتی یەکێن ئەمە گزرێ کای گەنویش ماوە مدەیەکی تر دەست پێ دەکا ئەمە بۆ حەیواندار و ئاژەڵ و ئەمانە بەکارهێنین. ماشاءالله ژیانە کاف زەحمەتە ئیشەڵڵا خودێ بوانە بخێر بنوێسە تایبەتی ژێڤێ ژیان نابووندا هەم کارێ گشت و کاڵیە ئاژەڵداریە و پرۆژێ بوون و vê گەرمێ ئیشەڵڵا خودێ ڕۆژێ توانە 10 قات و 100 قات و 1000 قات ئیشەڵڵا بۆ حسێت. بەڵێ وەختێکە ئەڵێن کە کارێکی سەختە بێگومان کەسێک کە فەرمانبەرە ناڵێن کارەکەی ئاسانە بەڵام هەرچۆنێک بێت لەژێر سەقفێکایە تەبرید ئێستا ئامادەیە هەوایەکی فێنێک لەسەر مێز و کورسیەکە جارنەجارێکە توانێت ئیسراحەتی ڕێستێ وەرگرێ بەڵام ئەوان لەبەر خۆرێکن و کارکردنەکان بێگومان زۆر سەختتر ئەبێت بۆ خوا قووەتیاندات ئینشاءڵڵا لە شیان ساغ بێت و هەروەها کارێکی پڕستقیش بێت ئینشاءڵڵا. ژیانە گوندی وێجا ئەم بەرەف باشێڕی بە بچین تایبەتی ژیان بەرە خوب بدینە زاخ و کە ڕۆژە دومەهێکێ یانجی ڕۆژە بەریە دومەیەکێ هەیڤە ڕەمەزانە پیرۆز تایبەتی ژیا پاشی بێ بزانین زاخ و ئامادەکاریت پێشوازیکردنەوە جەژنێ چەند ئەفکارێمە ئیسلام یوسف وایکە ڕاستە خۆت گەرمەدا ئیسلام ئەفدەمێتە باش سپاس بە خودێ دیسا دیتنەوە ئەم شاد بین کە بمە بەحسا زاخ بکەم تایبەتیژی شەڤە یەک شەوێت پیرۆز کوێت لەیلەت القەدر حسێبە و ئامادەکاریە تایبەتیژی پێشوازیکردنەوە جەژنێ تایبەتیژی باژارێ زاخ و تایبەتیژیت ناوە سیک و بازاڕیدا چاوە خەلک بەحەست کرد فەرموویت. بله جوان وقت آماده بود که شب دوماهی نلیشت خویانی نه کو اف شب دوماهی یان صبحی شب به دوماهی که پاشیف کو آمد گلک داد گل بین راندانن البته جبل کو شب دوماهی نه هشتا بازار زاخو بشکی و وکیلی و خلق برهویان خود که کلو پلم پد وی بجن بو خو بو جشن دابین دیگه لما سردان بازار که دیه جدا کلیه بازار سپیاتیان کوش دست پی که ماه رمضانش هر جروجا یکی و حتی روجا دوماهیش یک جوان بازاران این که هر یک قربالغ لسر و پیوستیا پاشیوان به های خلق سپیاتیان دکره بو پاشیوا دوی مهدانی بازار که گرم و گوره اف شوش ما قصتا یک جوان بازاران کلیه یعنی از بزانم شوین دوماهی دار رو شوانا چوانه جاله هن چوانن بدرجایی ماه رمضان او کلو پلن کل دفعت هاتم فروتون سپیاتی زیاده تر چه بین داخوازی خلکی سر چه بی و اول شوین دوماهی نه ایدی وان شوان کاری و چواه لوینم بازاری چوان خلک چت کرد چت خود دست پیکی خیرات نواد که کردستان 24 نوکه حالیان گل خواستان سر شتیت روزانه هنه مثلا قیمه و غموس سرتی که جوجی پانیرات شت و صابت روزانه تیب کار اینان و شتیت سپیاتی نه اغلبه بله باش یعنی خلک ادوان شوه دوماهیش دو جردی خواسته و یک دست پیک رمضان داخوازی سر هیا بان کلو پلتی نکرن و اگرم بحث کننی جاجی و شکی و پترهین بجنش باکور کردستان خدا جاجیش باکور کردستان اغلبه شویرتر یه ما اغلبه شویرتر یه سرت گل علاقه عالم گل حچیت بت اتفاق خوش طعمای عالم راضیه و اوج جاجی ماستی اوج شویرتر اغلبه قیماق جی میسلش میسلتت و ما جی ویره ما کردواریه عالم حاجت کد چته کردواری عالم حاجت شوه دست پیک داخوازیا کرینا وان کلو پلا هبیس بیادیا خدا هر اما دست بکار مزان عالم خواستان گلک سر سپیاتیا وقتی آشیو درنگ عالم تگلک اگر از بحثا بها بکم میدی قیماق میسل اگر هم جاجی بجنش باکور کردستان جوان جه دیر بواتم بهای وان چواه ارزانن یا او جوای کلو پلی دید گل دلاری گرام بیه نه او چه علاقته بدولاری ونی نه جاجی هر حقی بره متفروشن قیماقش سعر بره او جب نفسی حقی بره متفروشن و گران نبینه بس تشتی دیتر هد گران بینه گازندوان ها سر دلار گران بیا اوجه او گران بین عالم گله گازنده کن بجنید بوچ گرانم پایا مجه ام دلاری کرن دیناری هم متفروشن تشتی خمالیش تشتی خمالی هم حقی عین سعرا بره هم فروشن خمالی اغلبه پترچ خواسته عالمی سر پتر تشتی خمالی پترچ باش گلک سپاس بود سپاس کوینت گل مدابیم بله جوان
بازار بوی آواییه یعنی هشتا که من پیشین جا آماجه بو کر یعنی دمجمر ایکی در باز بیه نوا بازار زاخو وکیلیه امد بینن هشتا بشکا دکان بازار وکیلیه خلق کلو پلو پیداویستی خود کرش خواه افجی بازار که دیه کو شون دسپی که و حتی وگا و حتی درنگی شف حتی دم پاشی وکیلی دمینه و خلق قصد وانا دکه وگا وجی وکیلیه و که او بحث دکن یعنی جاردی او خواسته که کش دسپی که رمضان ورل سرل شون دو ماهیش دشبر کو پیوستی که هر زور بو خلقی اخوارنا سپیاتی هم پاشیوان هر وکیلی دمینه ای خودش ترازی به تفکر من اسلام یوسف با که راستا خوین ناوا بازار و سی کازا خوین گل مدابین گلک سپاس با خودش لا برکت و خیر بختت ناف بازاره ده هر جهه که طیبتی جی دکاندار مجلی سیکو بازارانه و اشتلا خود دلی و ناجیران نرم که طیبتی جی کو تشته وصانه ما یبو جشن رمضان پیروز او زیادتر آلیکار بند گل هجارا جوی کو خیر و برکت زیادتر کفته ناف همین مواج ده توری خوی ایکی افشا وجیبکین توری که گرینگه مجاره که بحث کریه لیش بر گرینگیاوی وی توری ام ده دوباره بحث فیم برفرهتر ناف هیوا رمضانه و پشتی هیوا رمضانه اوجی استقامه ام همیه کار کن جوی استقامه چه عبادته که بچیک بد حتىش صلاف کرنه یعنی حتىش خنده کار سر لیویت مکو اوجی خیره که حتی مازنترین عبادات و پرستن کو حجا مالا خوده ام ده همیه بحث کی کاچا ام سر خیره و چاکه کرنه و حتی دعا کرنه ام بردام بین نبتنه هیوا رمضان دا بلکو گشتی تمنی خو همیه دا خود حس کرد بله بگومان هر کاری که اما ایکین تنانت للاین دروناسان و باسی لدکرید هر کاری که اما انجامی ادین ل21 روز زیاتر تپرد او ابی بعادت و خویک که اما 30 روز مانگی که رمضان من لپیشابید بوی که کاری باشه بکین و بردوام بین لسر کاری باشه دبی بزنین چون دستیشی پیو بگیرین اما ل21 روز زیاتر خومان راهنین بوشتا بس 30 روز باکات بزنین ام بابته چون تاوتوی لگلا اکین و چون بتوانین ام عبادتانی که کردو مانه هم بیان پارزین هم بتوانین بردوامی پیودین و سبارت بم بابته او میوانک من لگل دایا خاتو هاوراس شیخ احمد خوشنا و نوسر و بانخواز اسلامی که امشو ولامداری پرسیارکان مانویت و رنوینی مانکات میوان افشا جدایه یعنی هاوراس خانین گلب خیراتن خودی خیره آبن بیسته و یکم جوری یعنی دست بکایی و رمضان و پیروز و حتی نکجی یعنی زیادتر ظلام مامستایت آینی چه نوجدار آبن چه مامستایت آینی بن مهوانت ما بینه زیب خوشحالی و اشرافین مهوانت من همال دست پی که بری از بی بابت گرینگ بحث کم بانخوازی جبوی آفرتت نو اسلام دا چه آتیه بحث کنین حتی سردم پیغمبری صلی الله علیه و سلم بناوی خدای بخشنده مهربان درود و صلوات و سلامی خوا لسر سرور و سرداری مروباتی زور سپاس بۆ ئێوە بەڕێز داوا دەکەین نزا دەکەین لە پەروەردگارمان کە ئەو پەرستش و عیبادەتانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان مسڵمانان کردویانە خۆی گەورە بە زۆر و زیاد لیان وەرگرێ و ئیستیقامەیان پێ بدا و بەردەوامیان پێ بدا تاوەکو زۆرتر لە خۆی گەورە نزیک بینەوە و زۆرتر ڕۆشنایی بخێنە سەر ژیانی دنیا و قیامەتمان خۆی گەورە لە هەموو لایەکی قبوڵ کە ئینشاءالله لە ئیسلامە ئێمە سێ سەرچاوەی شریعەتمان هەیە کە ڕێگای ئینسانەکان دیاری دەکەن و بەرنامەی ژیانی ئینسانەکان دیاری دەکەن قورئانە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قەولی عولەمایە بەنەسی سەریحی دەقی قورئان خۆی گەورە پیا و ئافرەتی لە مەسەلەی بانگەوازی هاوشان کردووە خۆی ذاتی خۆی دەفەرمێ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر يعني هیچ جیاوازیەک نییە لە بانگخوازیکردن ئیتر ئافرەتان کەم دەردەکەون کەم لە کاری بانگخوازی ڕۆڵ دەبینن ئەمە بابەتێکی دیە بەڵام ئەگەر باسی قورئانە قورئان ئافرەتان و پیاوان وەکو یەک تەکلیف دەکات و ئەهلیەتی پیا و ئافرەت وەکو یەکە لە قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئەم بابەتە بە هەمان شێوازی قورئانە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمایشتەکانی ئەوان بەیان و تەفسیل و ڕۆشنکردنەوە و ڕۆناکردنی ئەوەی کە لە قورئانە هاتووە بۆ ئێمەی باز دەکات و بەیانی دەکات بە هەمان شێوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەروەر و سەرداری ئێمە زۆر تەئکید لەوە دەکاتەوە کە ئافرەتان بانگخواز بن و من زۆر جارام قسەیم کردووە لەو شوێنانەی کە باسی پێشکەوتن و باسی بەرەو پێشچوونی ئافرەت دەکرێت
من پێم وایە ئافرەتان لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جەریئتر بوون، زۆر ئازاتر بوون، زۆر زیاتر خەریکی علم زانست بوون. بەڵێ زۆر جەریئتریش بوون، زۆر جەریئتر بوون، یعنی داوای مافەکانی خۆیان کردووە. حتا نمونەمان هەیە کە لە سیرەی مبارەکی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێ پێغەمبەری خوا لەگەڵ پیاواندا دەنیشە و مەوعیزەیان دەکات و قسەیان بۆ دەکات و فێری دینەکەیان دەکات. ئافرەتێک بە نوێنەری هەموو ئافرەتان دەچێت پێغەمبەری خوا تۆ بۆ پیاوان ڕۆژت داناوە بۆ ئێمەش ڕۆژ دابنێ لە سەر قسەی ئەم ئافرەتە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئافرەتانیش ڕۆژ دادنێ، ئەوانیش ڕۆژیان هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قسەیان بدەن. تەنانەت چاودێرێکیش لە بازاڕ دانێن ئەویش بە ناوی شیفا. بەڵێ ینی ئافرەت هیچ کاتێ دوان نەکەوتووە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە سەردەمی خەلافەتە، بەڵام دواتر کە شتیتی هاتوتە ناو زمانەکان گۆڕاون و ئارایی عولەما هاتیتە ناو هەندێک شت لەم بابەتانە بەڕاستی ئافرەت وەکو خۆی ئاسایی ئافرەت محازەرە هەتا بۆ پیاوانیشدا نەک بەڵێ ئاسایی بۆ ژنان و ئافرەت. بەڵێ ئاساییە. من چۆن ڕۆژێک پێش ئێستا لە کەناڵێکی تر داوت بووم لەسەرەوەی ئایا ئافرەت پێغەمبەر بووە یا پێغەمبەر نەبووە. قسەمان لەسەرەوە کرد بەڕاستی، ینی قسە هەیە لەسەرەوەش ناکرێ ئێمە ئەگەر بمانەوێ قسە بکەین من خودی خۆم نامەوێ قسەی خۆم بکەم، چکە من نە فەقیهم نە ئەهلی علم، ڕاستە من خەریکی علمم، بەڵام ئەوەی کە من دێڵم، ئەوەی کە من دەیهێنم، ئەوەی کە من باسی دەکەم وەکو گوتم سێ سەرچاوەیە. قورئان کاتێ باسی ئافرەت دەکات و باسی پیاو دەکات ئەو حەینە باسی موسە و حەینا ئیلا موسە بە تەفسیلی باسی ئەوە دەکات. باسی حەزرەتی مەریەمە باسی ئیرسال دەکات، وانە ئەرسلنا باسی کە خوای گەورە ڕوحەکەی دەخاتە جەستەوە و باسی ئیرسالە. جا باسی ئەم بابەتەمان کرد لە کەناڵی سپێدە بە ڕۆشناتر بڵێن لەسەر ئەم بابەتە قسەمان کرد. هیچ ئاەتێکیش نییە باسی ئەوە بکات کە ئافرەت پێغەمبەر نەبووە. ڕاست ئافرەت چونکە ئاەت هەیە کە ئافرەت ڕەسوول نەبووە، چونکە سامە چۆن مەسەلەن نوێژی جومعە فەرز نییە لەسەر ئافرەتان، ڕاستە لەسەر پیاوانیشە لە هەندێ مەزهەبە فەرزە، لە هەندێ مەزهەبە سونەتی مؤەکەدەیە. بەڵام تەماشا دەکەین کە لە هیچ ئاەتێکی قورئانە باسی ئەوە نەکراوە بە نەسێکی سەریح بڵێ ئافرەت پێغەمبەر نەبووە. دەی ئێمە 1225 پێغەمبەرمان هەبوو بێ 25 پێغەمبەریان ناویان هاتبێ باسی ئەوە نەکراوە بەڕاستی، ینی نازانی تۆ لەم 125,000 چەندی ئافرەت نەبوو. بڵێ تەنانەت ناوی هەندێک لە پیاوەکان نەهێنراوە. بڵێ ئەمن دەڵێم 125,000 پێغەمبەر هەبووە ینی دەخێکی فەرمایشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەجلیسێکە لێیان پرسیوە ژمارەی پێغەمبەران چەند بوون، فەرمایشی کردووە فەرموویەتی 125,000 پێغەمبەر هاتوون، بەڵام تەنها ناوی 25 هاتووە. ئەمجا ئارای زانان هەیە لەسەر مەسەلەی ئەوەی کە ئافرەت ینی وحی بۆ هاتووە پێغەمبەر بووە، لەوانە ئەبوو حەسەنی ئەشعەری پێی وایە ئافرەت وحی بۆ هاتووە پێغەمبەر بووە، ئیمامی قورتبی، ابن حەزمی ئەندەلوسی، ئەمانە ڕان وایە ینی ئافرەت بەتایبەتی حەزرەتی مەریەمە و موسا و ئاسیا و هەوا ینی کۆمەڵی لەوانەی کە 6-7 ئافرەت لە قورئانە باسییان کراوە خۆی گەورە زۆر باسی کردون بەتابەتی حەزرەتی مەریەمە ینی سوورەتێ بەناوی ئەم ئافرەتە هاتووە سەلامی خوای لەسەر بێ و بە تەفسیری باسی مەرحەلەی ژیانی ئەو لە سەرەتا کە لەسکی دایکێتی تا دوایی منداڵی دەبێت و دوای منداڵەکەشی پەروەردەکات. ینی ئەم بابەتانە هەن، بەڵام ئەوەی کە جەنابەت کە دەڵێ بەڕاستی بەشێکی پەیوەندی بە ئافرەتانەوەی نەخەتۆی دینی نەخەتۆیت قورئانی و حەدیث. بۆیە من دەمێ ئەوە بڵێم هیچ کاتێک دین ڕێگر نییە و دین بەڕاستی ئەو مەکانەت و مەقامی بە ئافرەتی داوە لە ئیسلاما هەر کەسێ حاڵی بێ هەر کەسێ تێبگا لە هیچ شوێنێکە لە هیچ ئاینێکە یان تەمەن ئاینەکانی کە پێش ئێمەش کە تەغییریان تێدا کراوە بە ئاینی ئاسمانیش بن هیچ مەکانەتێکە لە ئیسلام بە ئافرەتراوە لە هیچ شوێنێک و لە هیچ جگایەکە بە ئافرەت نەدراوە. بەڵام کەوتۆ بە پێی شوێنەکە لە مەسر هەندێک ئافرەتی بانخوازن کە دیاریشن بەناوبانگ زۆریش هەن ینی زۆرن لەو ژمارەی کە لە عێراق و لە کوردستانە ئەوش مەگەر جەرائەتی خۆیان کەمێک بیانێنتە پێشەوە لەگەڵا هەوڵ هەیە بەڵام کەمتر دەرەکەونی تر ئەوشان دووبارە وەک باسمان کردەوە دەکەوێتە سەر خودی خانە سەر کەس ینی پەیوەندی بۆ دین ئەسڵ دین ئافرەتی بەرز کردوتەوە
مەکانەتی بەرز کردوەوە حڕیەت و ئەهلیەتی وەکو پیا و پێداوە بەڵامەوەی کە ئیشکالەکە ئیتر لەوانەیە زۆری بوێ لەم بابەتە سەبارەت بۆ مادەم ئێمە هەر باسی بەردەوام بوونمان کرد و ئەم ژمارە زۆرەی کە لە پەیامبەران هاتوون بێگومان هەر بۆ بەردەوامیدان بۆ بە یەکتاپەرستی و هەر هەمووشیان تاکیدان لەسەر یەکتاپەرستی کردوێتەوە و دواتریش لە یەکتاپەرستیەکە ئەوەی کە خاڵێکی زۆر ڕوونا عەقیدەیە چاکەکردنە کارە ئەعمالە ئەمانە هەمووی دەچێتە چوارچێوەی ئەوەی کە ئێمە بەردەوام بین لە یەکتاپەرستی بابێنە سەر بابەتی بەرنامەکەمان کە سەبارەت بە بەردەوامی بوونە بێگومان ئێمە یەک مانگی ڕێک بە ڕۆژ و ئەبین و نوێژ دەکەین و عیبادەتەکەین کۆمەڵە عیبادەتی فەردیەکەین کۆمەڵە عیبادەتی جەماعیەکەین ئەمانە هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە ڕابین و تەدریبێک بکەین جگە لەوە گوناحەکانی ساڵی پێشووترمان بڕواتیان بەر مەغفرەتی خوای گەورە بکەین چی بکەین مامۆستا ئێمە بتوانین ئەم دەستکەوتەی کە لەم مانگەیە ئینشاءالله گەرەوە دەستمان هێنا یەک بیپارێزین دوو چۆن بەردەوامی پێ بدەین هەندێک لە زانایان دەڵێن علامەت و نیشانەی قبولبوونی پەرستش و عیبادەتی مانگی ڕەمەزان چەند شتێکە یەک لەو شتانە دەڵێن ئەگەر تۆ بتەوێ بزانی ئەو پەرستش و عیبادەتانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردوتە خوای گەورە قبوڵی کردووە یان نا دەبێت لەسەر چاکەکاری و لەسەر چاکەکردن و لەسەر عملی ساڵح بەردەوام بی ئینسان لە مانگی ڕەمەزانە ئسامە هەرچی دەوروبەری خۆمان تەمەشاکەن خەڵک زۆر چاک دەبێت زۆر باش دەبێت ئەو خەڵکی کە لەوانەیە پێشتر هەر خەریکی وەکوڵێ هەر جێگایەک ئەگەر غیبەت هەبوایە ئەو لەوێ گەرمترین مەجلیسی وایە لە جێگایەک قسەیەکی ئەوە هەبوایان مەسەلەی ئەوەی زۆر مهتەم نەبوایە بە گوناهکردن و بە خەتاکردن بەڵام ئێستاکە خۆی لە کەمترین گوناه دەپارێزێ ئەو پەروەردەیە کە مانگی ڕەمەزان قوتابخانەیەکی ئیمانیە و وێزگەیەکی ڕۆحیە بۆ ئینسان ئەگەر تەمەشای خۆی کرد پاش ڕەمەزان لەسەر ئەو تەبیعەتە لەسەر ئەو حاڵی خۆی مایەوە کە لە مانگی ڕەمەزان تێیدایە بەڕاستی دیارە زانایان دەڵێن دیارە ئەو پەرستش و عیبادەتەی کە کردوێتی خۆی گەورە قبوڵی کردووە ئەوە یەک دوو دەڵێن ئەگەر ئەو کەسە بەردەوام بێ لەسەر تەوبەکردن و ئیستیغفارکردن هەمیشە چکە تەوبەکردن و ئیستیغفارکردن ئەوە نییە کەسێ مسلمان نەبێت دواتر بێتە مسلمان تەوبە و ئیستیغفار ملازمی بەردەوام یعنی پێویستی حاجەی ئینسانە بەردەوام لەگەڵ خوای گەورە داوای لێخۆشبوون بکە بەردەوام تەوبەی خۆی نوێ کاتەوە بەردەوام بۆی گوناه و خەتاکانی هەڵوێن چکە خوای گەورە وعدی داوە هەر کەسێ تەوبە بکە هەر کەسێ ئیستیغفار بکە خوای گەورە خەتاکانی گوناهەکانی بە چاکە دەگۆڕێ چکە لە دوای تەوبە و ئیستیغفار عملی ساڵح دێ کەواتە ئینسان بەرەو چاکە زانایان دەڵێن ئەگەر لەسەر تەوبە و ئیستیغفار ئەو کەسە بەردەوام بوو ئەوە علامەتیەوەیە کە پەرستشەکانی قبوڵ بووە خاڵێکی تکە دەڵێن ئەگەر ئەو پەرستش و عیبادەتانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان چێژی لێ دەبرد چکە ئینسان لە قورئان خوێندنە چێژ دەبا لە شەو نوێژیە چێژ دەبا ڕاستە لە تەراویحە چێژ دەبا بەڵام ئەگەر لە دوای ڕەمەزانە تەراویح نییە بەڵام خۆ شەو نوێژی هەیە جێگای دەگرێتەوە لە دوای نوێژی عیشا ئیتر هەر نوێژێکت کە شەو نوێژی هەژمار دەکرێت زانایان دەڵێن ئەگەر چێژی برد لە پەرستش و عیبادەت لە دوای مانگی ڕەمەزان کەواتە پەرستش و عیبادەتەکانی قبوڵ بووە لە مانگی ڕەمەزان بەڵام ئێمە خوای گەورە یەکەم جار لە پێغەمبەر و دوایی لە ئومەتی موسڵمانان عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسەلام داوای ئیستیقامەمان لێ دەکات بۆیە یعنی شتێکی کە زۆر لە جگای خۆی نییە کە ڕەمەزان مانگێک بێ ئێمە تەواو خۆمان یەکلایی کردوێتەوە بۆ خواپەرستی لە پاش ڕەمەزانە تەواو پشت بکەینە ئەو خۆ یەکلایی کردنەوە ئەو عیبادەت و پەرستش و ئەو چێژبینینە بۆیە خوای گەورە بە پێغەمبەری نازار دەفەرمێ فاستقم كما أمرت ومن تاب معك لا تطغوا إنه بما تعملون بصير واتە ئیستیقامە ئەمرە استقامة بصيغي أمر لقرآن هاتوا بصيغي أمر لقرآن هاتوا یەکەم جار زانایان دەڵێن ئەم فەرمایشتە قورئانیە یەکەم جار ڕوو لە پێغەمبەری خوایە عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسەلام دواتر لە ئومەتی مسلمانان یعنی حتا ئەگەر تەماشای قورئان بکەین هەمیشە یعنی کە باسی عملی ساڵح و چاکە و چاکە کار دەکرێت پێشتر پێویستی بە تەوبەیە پێشتر پێویستی بە گەڕانەوەیە ئەمجا بۆ ئەوەی ئینسان ڕێگاکەی خۆی وەختێ فەرمودێت پێغەمبەری صلی الله علیه و سلم تێنە ناف مەیدانێ زیرەتر مرۆڤ ڕاستت تایبەتیژی وەختێ بەحسا هەیڤە ڕەمەزانە پیرۆز کرد من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه يعني من قام رمضان إيمانا واحتسابا يعني ما بس هيفا رمضان غفر له ما تقدم من ذنبه يعني دعاء رمضان
إيمانا واحتسابا يعني ما بستي بيغمبر لو إيمان واحتسابا سيا ئەم ئیمان و احتسابی کە لە مانگی ڕەمەزانێ پێغمبەری نازارمان باسی دەکا دەبێتە وەکو کوردەواری خۆمان دەبێتە شەحنکردن و پەروەردەکردن و خۆراگرکردن بۆ یازەمان کەیتکە یعنی ئەمە ئەها وەکو دەڵێ بە چڕی يعني بالضبط شرحي أو كراية كما بستي بەڵێ ئەوەی کە ئەم مانگە کە ئینسان بە تەواوی خۆی یەکلا کردبێتەوە بۆ پەرستش و عیبادەتانە دەبێتە کاریگەر و خۆی گەورە دەیخاتە بەرەکەت بە ژیانی ئینسانەکە و یازەمان کەیت کە چێژی لێ دەبینی یازەمان کەیت کە لە گوناه و خەتا و تاوان دوور دەکەوێتەوە ئەگەر ئەو ئیمان و احتسابە نەبوو یعنی بەم دڵە نەبوو لە مانگی ڕەمەزانە ئەخ بۆیە باسی قەولی زانانم کرد کە دەڵێن نیشانەکانی قبولبوونی پرستشەکانی مانگی ڕەمەزان ئەوەیە ئەگەر بەو ئیمان و احتسابە نەبوو پاش ڕەمەزان هیچ کاریگەریەکی نامێنێ لەسەر ئینسانەکان بۆیە مەبەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کە پەرستشەکان عیبادەتەکان شتێکی ڕواڵەتی نەبن ئاخر ئێمە ئیشکالێکمان هەیە خۆ خەڵکە تەماشا دەکەی هەمووی ڕووی لە نوێژە خەڵکەیە یعنی ئەوەندە قورئان ختم دەکا ئەوەندە نوێژ دەکا ئەوەندە تەماشای دەکەی ڕوو بە دوعایە بەڵام چەندە ئاگای دڵی هەیە لەگەڵ دوعاکان ئاخر يعني ئیسلام بۆیە ئەم شتانە زۆر بە وردی زۆر بە تەفسیلی زۆر بە بەیان ورد بەیانیان دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت تەنانەت لە کاتی دوعا دەفەرمێ خوای گەورە وەڵامی دوعایەک ناداتەوە لە دڵێکی بێئاگا بێ وەڵامی بەس لەسەر زمان بی زمان بەڵێ لە دڵێکی بۆیە هەمووی پێویستی بە حزوری دڵە ئەو ئیمان و احتسابە ئەگەر ئەوە نەیە ئینسان شەوتا بەیانی بە هەردانیشێ بەڵام دڵی پڕ نەبێ لەو ئیمانە لەو خۆشەویستی و محەبەتی خواییە نەگات بەو مەقامە ئیتر ینی ئیمان و احتساب نییە ئەمجا کە بوو ئەو حالەتە کە ئینسان کاریگەر بوو بۆ شێوە ئیمانە کاریگەری دەبێت لە سەرمانکانی تر ئەگەر یەکێک زوو توبەی نەکرد بوو نمونە ئەم شەو توبەی دەکات دەگەڕێمەوە لای خوا تەواو توبەی دەکەم ئەم شەو دەست پێ دەکات دەستی بەرز دەکاتەوە دەست بە دوعاکردن دەکات دەست بە شەو نوێژ دەکات بەشی ئەوەندە دەکات کە بەشی 11مان کەیە نە ئیتر لە کەرەمی خوای گەورە لە لوتفی خوای گەورە ئێمە ناتوانین ینی بە ئەوە قسە لە وردەکاریەوە بکەین کە ئەمرەکەی لای خوایە بەڵام تەوبە خوای گەورە زۆر پێخۆشە بەندەکانی خۆی تەوبە بکەن تەوبە لە لای خوای گەورە تەنها لە سەرمەرگا قبوڵ نییە تەنها لە سەرمەرگا کە ئیتر ئینسان هەناسەیەکی نامێنێ ئەوجە دەڵێ ڕەبی ڕجعونی ڕەبی ڕجعونی ئەمە قبول نییە ئەگەر نا لە هەر کاتێکە ئینسان تەوبەی کە خوای گەورە قبول دەکات جەنابەت بە دەقیقی ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەوەی کە تا ئێستا تەوبەی نەکردووە بەو ئیمان و احتسابەوە ڕەمەزانی بەڕێ نەکردووە پێم وایە ڕەحمەتی خوای گەورە زۆر لەوە فراوانترە زۆر لەوە گەورەترە کە لە بەندەی خۆی ئەسڵن زۆریشی پێخۆشە هەرچەند بەندەی خوای گەورە پەلە بکا لە تەوبەکردن و تەوبە بکە و بگەڕێتەوە لای خوای گەورە لای خوای گەورە درەنگ نییە لەبەر ئەوە ینی ئەوەی کە خۆی دەزانێت بە چ مەقامێک ینی باسەکە لەوەیە بە چەند ئەجر قبوڵی دەکات ئەوش خۆی دەزانێت خوای گەورە بەڵام باسەکە لەوەیە تەوبەکردن لە هەموو کاتێک گەورەیە لە هەموو کاتێک خوای گەورە پێخۆشە بەندەکانی تەوبە بکەن و هەموو کاتێک ئەو مەقامی کە بە بەندەکان دراوە لە تەوبەکردن مەقامێکی زۆر گەورەیە خوای گەورە پێخۆشە بەندەکانی لە تەوبەدا بن خات و هاوڕاست باست لە شەحن کردوت بە کوردی خۆمانیان لە ئیمان و لەوانی کە لە مانگی ڕەمەزانە بێت ئیمانمان شەحنەکەینەوە بەڵام خۆ هەر واردی شەو وتراوە ئیمان ينقص ويزداد زیادەکا و کەم ئەکات ئەو کاتانی کە کەم ئەکات ئیتر ئێمە وابزانین قبول نەبووە یان ئەبێ هەوڵێک بدەین کە زیادی بکەینەوە ئەوە ئەچێتە کوێوە لەلایەکە وا دەوترێت لەلایەکی شەو ئاوها زۆر جوانە تەوان لەسەر ئیمان نەقزەکە و زیادەکە بخۆی قەول هەیە لەسەرەوە بەڵام حقەتی ئینسان هەموو ئینسانێ بە هەستی دڵی خۆی هەزەکە وەختێک دڵی زۆر زۆر خۆشە دڵی زۆر زۆر پڕ ئیمانە هەزەکە وەختێکیش دڵی ینی لەو ئارامیە نیە لەو ئاسوودەیە نیە جا ینی کاتێکی ئینسان لەو ئیستیقامەی کە خۆی گەورە بۆی دیاری کردیە تەوان خۆی گەورە کە بەندەی خۆی دروست کردیە چاک دەیناسێ ئینسان هەمیشە لەسەر حاڵێک نامێنێتەوە و ئەو ئیستیقامەی کە خۆی گەورە لە بەندەکانی خۆی داوای دەکا تەقسیری تێدەکەوێت بۆیە خۆی گەورە بە نەسی فەرمایشتی خۆی بە نەسی فەرمایشتی مبارەکی خۆی دەفەرمێ فاستقیموا إليه واستغفروه ڕاست بنەوەی ترکاتەکە ئینسان هەزەکە تووشی حالەتێک بووە خۆی گەورە خۆی داوا دەکا فاستقیموا إليه واستغفروه
ڕاز بنەوە. جا پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەم ڕاوەستاویە بۆ ئەم دامەزراویە لە فەرمایشتێکا دەفەرمێ وەسەددوا وەقاربوا. طبعا سیدات بەمانای ئەوەی گەیشتنە بە حەقیقەتی ئیستیقامەی دین لە کردارە لە ڕەفتارە لە هەڵس و کەوتە. یعنی ئینسان کە سیدادی بێ ئەمجا لە خوای گەورە نزیک دەبێتەوە. بۆی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داوای ئەوەمان لێ دەکات. بۆی ئینسان کاتێ هەسی کرد حالەتێکی بۆ دروست بوو گەیشتە حالەتێک کە هەسی کرد ئەو ئیمانەی ئەو زۆر طبعا کە ئینسان هەسی ئیمانی لە ناو دڵ و دەرونی دروست دەبێت دەزانیت چێژەکەی کووە لەبەرەوە کە لێشی دوور دەکەوێتەوە یا لەو هەستە ئیمانیش دوور دەکەوێتەوە هەم ئەو ئەحساسە ناڕەحەتیە بۆ دروست دەبێت لەبەرەوە یەکسەر هەستێتەوە یەکسەر ڕاوەستێتەوە یەکسەر ئیمانەکەی لە دڵی بەهێز بکاتەوە. ئەس بجارێ بەحسە ئیستیقامەی بتایبەتیش یا پشتی هەیڤا ڕەمەزانە پیرۆزکەم ڕەنگە گەلە کۆ زەحمەت بێت کێ من ئەو کەسێن دوشەمبە و پێشەمبە بڕۆژەی بن کێ من ئەو کەسێت بەردەوام خێراتکن وەکی هەیڤا ڕەمەزانە پیرۆز کێ منژی ئەو کەسێت کو شەف نوێژاتکن پشتی هەیڤا ڕەمەزانە پیرۆز هەندێک تشتا تبوومە دیارکی پێغەمبەری سڵاو سەر بن نەسەم بەحث کردبێت ئەگەر چژی نەبێت مرۆڤ هەمیانەکەت وەکی هەیڤا ڕەمەزانە پیرۆز مرۆڤ هەندێکا بکەیم کرد کو ئیستیقامێ مرۆڤ بەردەوام بەرسەر عیباداتە. بەڵێ خۆی بۆ نمونە ئێستا مە باسی تەراویحمان کە تەراویح لە دوای ڕەمەزانە نییە ئیتر تەراویح ناکرێت هەر پەرستش و عیبادەتێکی تری ینی بە ڕۆژوبوون سنت دەبێتە سنت لە حاڵەتی فەرز دەردەچێت لە ڕەمەزانە فەرزە دەبێت بە ڕۆژوبی بەڵام ئەگەر ئینسان ئیمانی هێندە بەهێز بوو تەمانەوە مەقامە گەیشتنە بە مەقام ئەگەر ئینسان ئیمانی هێندە بەهێز بوو توانی لە دوای ڕەمەزانیشا پێنجشەم و دووشەمان بە ڕۆژ بێ ئەوە حتمما دیارە ینی لە ڕەمەزانە تەواو دامەزراوە بووە سیدادی بووە بەڕاستی لەگەڵ خوای گەورە نزیک بۆتەوە قوربێتی بۆ لەگەڵ خوای گەورە. بەڵام ئێمە بۆی بەندایەتی خۆمان بناسین. ابن عەتا باس لە بەندایەتی دەکات دەڵێ تەوان ئیمامی قوشەیری لە ڕیسالەکەی شتێکی جوان لەسەر بەندایەتی جارێ پێشەوەی ابن عەتا دەڵێ بەندایەتی جوانی و ڕازاوی مرۆڤە بەس تەمەشای خۆماکەین کاتی ئێمە زۆر خواپەرسی بکەین زۆر دڵمان لەگەڵ خوا بێ لە خوای گەورە نزیک بین گوناه نەکەین خەتا نەکەین ئەزیەتی کەس نەدەین دڵی کەس نەشێنین کەس ناڕەحەت نەکەین هەر نەک ینی بۆ ژیانی بەرامبەرەکە ئەزیەتمان نابێ ئەو بەختەوەر دەبێت لە دەستی ئێمە ئەو بێ ئەزیەت دەبێت لە دەست هەر خۆمان هەست بە سەعادەتێکی زۆر عەجایب دەکەین. بۆیە ئیمامی قوشەیری دەفەرمێ بەندایەتی جوانی و ڕازاوی مرۆڤە هەر کەسێ لێی دوورکەوێتەوە لە جوانی و ڕازاوی دوور دەکەوێتەوە. جا ابن عەتا دەڵێ 4 خەسڵەت هەن لە بەندایەتیە ئەمە نیشانەیەوەن کە ئەم کەسە بەڕاستی بەندەی خوددایە کە بەندایەتی تێدا جێگیرە بەندایەتی تێدا سیفەتی بەندایەتی تێدا یەک لەو شتانە دەڵێ وەفابوون بەرامبەر بە پەیمان لە بەندایەتیە بۆ تۆ بتەوێت بەندەیەکی نزیکی خوابی بەندەیەکی ڕاستەقینەبی وەفاکردن بە پەیمان. تەماشایکەن ئێمە بە طبیعەتی حاڵی خۆمان ئێستا ئەگەر هەر باسی نوێژی سنت نەکەین باسی نوێژی فەرز بکەین 17 جاران دەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستاین. ئایا بیرمان لەوە کردیتەوە هەموو کاتێ لە ناو نوێژە ئاگامان لە خۆمانە ئەمە وەعد بەخوای گەورە دەدەین؟ زۆر مهمە لەسەر ئەوە ڕاوەسین. ئاخر ئەوانە ینی بۆی بینە بەندەیەکی ڕاستەقینە و چێژ لە پەرستش ببینین دەبێت بە ئاگاوە بین لە بەرامبەر ئەو شتانە. ئەخرەگەڵ ئینسانێکی ئاسایی کەسێ وعدێکت پێ بدا و بەجێ نهێنی هەر لە بیرت ناچێتەوە. دەی ئەمە لە ڕۆژ و شەوێکە بێجگەل لە سونەتە بێجگەل لە پارانەوە زیکرەکانە 17 جاران بەخوای گەورە فێری مەبەستم ئەڤەوی باشە ئەگەر کابراک بەس سەر نوێژێت خۆیت فەرز بەردەوام بێت ئەم شین بژین ئەف کابرای بەردەوامە سەر عیبادەت یعنی ئەڤێل سەر ڕێکێ یانژی تێمە ینی لەسەر ئیستیقامە لەسەر ئیستیقامە بەس نوێژ دەکات دوای ڕەمەزانی. بەڵێ بەڵام ئەوە تۆ ئەجر و پاداشەکەی تر لای خۆی گەورەیە خۆ بۆ ئێمە ناکرێت ئەوەی بکەین ئەگەر سنەتی کرد ئەوە ئەجر و پاداشەکەی زیاتر دەبێت ئەگەر عیبادەت و پەرستشەکانی قورئان خوێندن و زیکرەکانی کرد ئەوە پەرست و عیبادەتەکە و ئەجرەکەی و پاداشەکەی زۆرتر دەبێت لای خۆی گەورە چەندە لەگەڵ خوابی چەندە بە ئاگابی ئەوە پەرست و عیبادەتەکان زۆرتر لای خۆی گەورە بە گەورە دەگیرن و ئەجر و پاداشیان زۆرتر دەبێت. جا ئەوە یەک لە خەسڵەتەکان بۆی بزانین بەندەی ڕاستەقینەی بۆی خۆمان ببینەوە لە بەرامبەر خۆی گەورە. ئێمە دەبێت بەرامبەر بەوە ئایا ینی بیری لە خۆمان بکەینەوە هەر شتێ دەڵێن ئایا لە بەرامبەر ئەوە بە فعلی کاریگەرە لەسەرمان و بیری لێ دەکەینەوە. دوو
ابن عطا دەفەرمێ ئەو کەسەی کە پارێزگاری لە سنوورەکان دەکا یعنی سنووری حرام و حەڵاڵ ئاگای لێ سنووری خوددا نابەزێنێ ئەو بەندەیەکی ڕاستەقینەیە ئەو خەسەتی بەندایەتی تێدایە سێ دەڵێ کەسێک کە ڕازیە بۆی کە خۆی گەورە پێیدایە چوار دەڵێ کەسێک کە سەبر دەگرێ لەسەر ئەوەی کە خۆی گەورە لێی دەسێنێتەوە ئەگەر تەماشاکەین ئەمە تەمان بەو دیوەی کە ئێمە هەستێکی یەقینیمان بێ لە ناو دڵمان کە پەروەردگارێکەیە خاوەنێکەیە لە هەموو کەسێ بەدەسەڵاترە لە هەرچی بوونی سەر ئەرزە لە هەرچی مەلەکوتە بەتواناترە هەموو هێزێکمان لە دەستی ئەوە هەرچی هەیە هیچ ئینسانێ لە بەرامبەر ئەو دەسەڵاتێکی نییە هێزێکی نییە ئەگەر خۆمان بۆ خۆیان بسپێرین و ئەو بەندایەتیە بکەین حتمما ئەوەیە ئەگەر ئەو هەبی ئیستیقامە قورس نییە ئاسانە ئیستیقامە هەروایە دینی خوا ئەو دینەیە کە خی گەورە مادەم بۆ بەشەریەت دایناوە ئەوەیە کە لەگەڵ بەشەریەتە بگونجێ ئەوەیە کە خی گەور کە خۆی ئینسانی دروست کردو ئەو دینەشی بۆ داناوەکە یعنی دەتوانێت پەیڕەوی بکات دەتوانێت جێبەجێ بکات دەتوانێت لەسەری بڕوە باشە گەروا بێت کاکژبان ئێستا شتێکی ئاماژە پێکرد کە ئیستیقامە گەروا بێ ئاسانە بەڵام هەموو مەقامێک ئاسانیە بەدەستێنانی و جەناب دەڵێ ئیستیقامە مەقامە لە ئیستیقامە مەقامە مەقامەکانش ئاسان نییە بەدەستی بێنیت ئەو مەقامانی کە لە بەهشتا هەیە لای خی گەورە هەیە چۆنەکرێ بڵین ئاسانە مەقامی ئیستیقامە کە دەڵین مەقامە ئەوەیە کە ئینسان بەردەوامی هەبێ لەسەر پەرسش و عیبادەتەکان نەک ئەمڕۆ بە جۆرێ نوێش بکات و سبێنێ تەرکیکە ماوەیەک نوێش بکات و ماوەیەکی تەرکیکە ماوەیە قورئان بخێنێ و ماوەیەک وازی لێبێنێ بەڵام ئەوەی کە ئێمە بەبەسمانە بە ئاگایی دڵەوە بێ بەەوە بێ کە ئینسان نەک شتێکی ڕواڵەتی ئەنی ئەگەر من چی استفادەیە دەکەم ئەگە بە تەئەمل و بە وردی و بە تێگەیشتن و بە حاڵی بوون و بە کاریگەر نەبێ من 7 جار لە ڕەمەزانە قورئان ختم کەم ئەگەر کاریگەری بەسەر منێ بۆی قورئان داوا دەکا کاتێک کە قورئان دەخوێنین بە تەویلەوە بیخوێنین بە وردیەوە بیخوێنین ئاگامان لێبێ ئەسڵەن ئینسانی ئیماندار کاتێک کە قورئان دەخوێنێ دەزانێت لە کوێم قورئانەیە دەزانێت کام ئاەتە باسی ئەو دەکا دەگاتە ئەوە کام ئاەتە باسی ئەو دەکا بەڵام خەڵکێکی شەیە قورئان هەمووی دەخوێنێ و هەر نازانێت چی خوێندووە ینی من لەو ڕۆژانە کە لە تەراویح بووم حەزم دەکرد لە یەکێ پرسم ئەرێ مامۆسایە کە پێش نوێژی کرد چ سوورەتێکی خوێن دڵنیام کە لە پاشەوە نەیزانیوە باسی چی کردو بەڵام تۆ دەبێت کاریگەر بی بزانی باسی چی دەکا بزانی ئاەتەکان باسی بۆ نەخوێندەوارەکان ناڵێم ئەوەی تر خی گەورە ئەوانە عفو دەکا بۆی کە تێناگەن و حاڵیان نییە لەوەی کە ئەو زمانە نازان بەڵام ئەوەی کە تێدەگا ئەوەی کە شارەزایە بەڕاستی حیفە تێنەگا حیفە کاریگەر نەبێ حیفە تێکەڵ نەبێ لەگەڵ ئەو قورئانی کە دەیخوێنێ ئەوەی بۆ دەخوێندرێ کاریگەر نەبێ واتە بەجەستە و بە ڕوح و بەدڵ حزوری هەبێت لە عیبادەتەکانە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە باسی نوێژە دەفەرمێ بەندەی وا هەیە نوێژ دەکا بەڵام یەک لە دەی نوێژەکەی بۆ قبول دەبێ یعنی لەبەرەوەی لە نوێژەکە ئاگای لێ نییە بە ئاگانیە بۆیە ئێمە کاتێکە پەرستشێ دەکەین عیبادەتێک دەکەین حتا ئەو فەرمایشتەی پێغەمبەری نازدارمان کە دەفەرمێ اعبد ربك كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك ئەوە مەقامێکی زۆر بەرزە تێبگەین لەوە ئەدەی باشە خۆ بینینی خی گەورە بە بینینی چاو نابێ بینینی دڵە باسەکە باسی دڵە دڵ زۆر مهمە چەندە ڕووی یان دیوی فقی ڕوکنەکانی پەرستشەکان گرنگن هێندەی دیوە ڕوحیەکەی دیوە ناوەکێکی دیوە ئاگاییەکەی دڵش مهمە لە پەرستشەکان مامۆستا هاوڕاست یەک شت لێرە زۆر گرنگە لە بەردەوامی بوونە ئەمە ئیستیقامەکردن تەنها ئەمرێکە کە بە تاک کراوە یا ئەمرێکە بۆ کۆش ئەبێت بۆ نمونە ئێستا سەید سەعیدی نورسی وەقفی هەیە بەردەوامیدان لەسەر ئیستیقامە بە دین و بە بەردەوام خەڵک کۆ ئەبنەوە لەو شوێنە ئەرکی چ کەسێکە ئیستیقامەدان بەردەوامی پێ بدات وەکو ئەرکێش ئەو ئەرکە ئێستا ئەو ئاەتە باشترین دلیلە فاستقم كما أمرت ومن تاب معك لا تطغوا إنه بما تعملون بصير يعني أما باسك باسي پیغمبر عليه الصلاة والسلام لسرتها دەست پێک زانانی مفسرین دەڵێن و دواتر دەڵێن ئیتر بۆ ئومەتی مسلمانانە بەس ئێمە دەبێ بزانین ینی مرتبەیەک هەیە مەقامێ هەیە گەیشتن بە تەقوایە تەنانەت لە باسی ڕەمەزانە
شێخ سعیدی دەڵێت یەکێکە لە هەرە مفەسیرە گەورەکان دەڵێ حکمەتی ئاەتی سیام تەقوایە بۆیە ینی تەماشا دەکەین حتا مفەسیرەکان هەمووی لەسەر ئەوە کۆکن کە بە ڕۆژووبوون مەبەستەکە ئامانجەکەی ئەوەیە بگەن بە تەقواخۆ دەنا بە ڕۆژووبوون چییە ینی ئینسان برسی بێت و تینی بێت بەس مەقامەکە چکە خۆی گەور خۆی دەفەرمێ لعلكم تتقون کەواتە مەقامەکە تەقوایە تۆ ئینسان کە دەگاتە مەقامی تەقوا لەسەر ئەو تەقوایە پێویستی بە ئیستیقامەیە پێویستە لەسەر ئیستیقامە ئیمساک نەبێت لەسەر ئیستیقامە بەردەوام بێت جا ئەوەی کە ئیستیقامە طبعاً یەکێک لەوانەی کە سوفیانی کوڕی عەبدوڵڵای ثەقەفیە دێتە لای پێغەمبەری خوا بۆی بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ڕێنماییمان دەکات دەفەرمی ئەی پێغەمبەری خوا تۆ شتێ بە من بڵێ لە ئیسلامە بسیار لە هیچ کەسی دینەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ قل آمنت بالله ثم استقم ئەمە ئیمامی مسلم ڕوایەتی کردو ئەم فەرمایشتە کەواتە ئیستیقامە داوای پێغەمبەرە مەبەستی پێغەمبەرە مەطلەبی پێغەمبەرە کە ئینسانی بڕوادار ئەم ڕێگای دروست و ڕاستەکەیە کە بیگرێت ئەوانش ئەمر بکەن بە کەسانی دیکە بەتەکید ئیستیقامە الله خودش راضی بێت خودی خێرا بنویسێت دەمێکی کێم دۆ سپاس بۆ خودی دوو بابەتێت گەل لە گرنگمان بەحەس کردن خودیش الله خێرا بنویسێت کوردەوەری دامبیژین کەم خۆری دایم خۆر بە بەلکە هی بۆ ڕەحێژی ئیشڵاه وسابەت یعنی دوێت ئەم بەردەوام بین حتا ئەگەر کیمژی من خێرێت خودی ئیشڵاه خێرەوە بنویسێت دووبارە ئەف شەوێت پیرۆزێت ئەم تێدا دەرباز بن ئیشڵاه خودی بووە خير زيادة وأجر زيادة حسك بدش فرازي مال دەستپێکەوە برنامە ئیسلام وەرگرت بجا کابزانی کۆت و وێجاری مەکی بەڵێ با بزانی لە شەوانی پێش جەژن و شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان لە شار و شارچکەکان چۆن خەڵک لە دەرەوەیە و چۆن ئەڵێت خۆیان ئامادە ئەکەن بۆ جەژن بۆیە دەچوینە سلێمانی من لەگەڵ ئێوەیە بوومە تاسە هیچم نەکردو خۆ کۆدەژی چێ نەگرینە چۆن کۆدەژی تا چێ نەگرینە ناهێشتا تۆ نزانی کۆدە چ ناچوزان لەبەرکە هیچ شتێکم بەدەوەشم هەر نەکردم باشە کەواتە ئەچینە سلێمانی وا دەچینە لای هاوژین جەمال هاوژین شەوت باش ئەم کاتت باش هیوادارم لە ساغ و تەندروست بیت پێمان بڵێ لەکوێی بازاڕی سلێمانی دۆچیت ئامادە کردو باش وەڵێ سڵاوتان لێبێت من لە نێو بازاری سلێمانینی من لە یەکێک لە مزگەوتە دێرینەکانی پارێزگای سلێمانیم کە مزگەوتی حاجیحانە ئەم مزگەوتە هەر لە ساڵانی زۆوە دەشەوی کۆتایی ڕەمەزان بە خواپەرستی و عیبادەت زیندوو دەکەنەوە ئەم شەویش کە یەکێکە لە دەشەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان لە مزگەوتە خەڵکێکی زۆر کۆبێتەوە و بە قورئان خوێندن و بە نوێشکردن شەوەکە زیندوو دەکەنەوە من بۆ وەرگرتنی زانیاری جاتێ سەبارەت بۆی کە بزانم مزگەوتی حاجیحان لە شەوانی مانگی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان چۆن عیبادەت دەکەن دەچمە لای بەڕێز مامۆستا هاوکار پێشمێژی ئەم مزگەوتە مامۆستا ئەم کاتە باش فەرمی تێرە سپاس دەکەم ببوورە چەند دەقیقەیەکیش تاخیرمان کردی مامۆستا ئەم مزگەوتە مێژوویکی دێرینی هەیە لە پارێزگای سلێمانی ئێوە دەشەوی کۆتایی ڕەمەزان چۆن لە مزگەوتە بە عیبادەت زیندوو دەکەنەوە پێشەکی بەخێر بن سەر و سەرچاومان ساوێکی گەرممان هەیە بۆ هەموو موسڵمانان و هەموو خەڵکی کوردستان و خەڵکی شاری سلێمانی بە تایبەتی و جەنابتان و بە خێراتنێکی گەرمتانەکەین سوپاسانەکەین کە ئێمەتان بەسەر کردوێتەوە ئێمە وەکو هەموو موسڵمانان و وەکو هەموو خەڵکی موسڵمانی کورد زوبان بەو شێوەیە شەوانی قەدر بەسەرەبین بە نوێشکردن بە شەو نوێژ بە تەراویح بە قورئان خوێندن بە زیکرکردن بە سەڵاواتدان لەسەر حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بە ئامۆژگاریکردن بە قسەی خێر بۆ خەڵک دانیشتنێکی برایانە دانیشتنێکی ئیمانیانەیە ڕۆحتیایە ئاسوودە ئەبێ هەموو یەکتریمان خۆشەوێ چکە بۆ خۆی قەدر شەوی سەلامە شەوی خۆشەویستی و مەحەبەتە شەوی ڕەحمەتە شەوی قەدرە ئیتر هەموو فێری ئەوا بین قەدری یەکتری بگرین میزانێک ڕابگرین بۆ یەکتر ناسینەوە ئەو خەڵکە هەر هەمووی
دڵی خاوێ نەکاتەوە بەرامبەر بە خوای خۆی چاوەڕێی ئەوەیە کە لەم شەوەیە و لە ماڵی خوایەویە لە هەر جێگایەکە کە ئەوێ ئەم شەوە زیندوو بکاتەوە بە عیبادەتکردن و بە زیکردکردن و بە قورئان خوێندنەوە یا بە گوێگرتن لە قسەیەکی خێر و چاکە ئەوێ ڕەحمەتی خوا بڕژێتە ناو دڵ و دەرونیەوە وە چاوەڕێی ئەوە ئاکا کە هەر تەپ و تۆزێکی گوناه و تاوان و نیازێکی خراب و هەر شرورەتێکی نەفس کە لە ناو دڵ و دەرونیا کۆ بێتەوە بەهۆی ئەم شەوە و ئەو عیبادەتانەکە ئەیکا پاک و خاوێن ببێتەوە بۆ ئەوەی کە چووە دەرەوە سبەینێ لە دوا شەوی قەدر کەسێکی دامەزراو کەسێکی تێگەیشتوو کەسێک بێ مامەڵەی لەگەڵا بکرێ قسەی لەگەڵا بکرێ تێکەڵاوی لەگەڵ یا خۆش بێ بە هەر شێوەیەک هەڵسوکەوتی کرد هەڵسوکەوتێکی تەندروست بێ بۆ شەوی قەدر ئەومان فێرەکە لە ئەنجامی ئەم عیبادەتەوە ئەم زیندوی بوونەوەیە بەخواپەرستی و خواناسیەوە و ئەو تەجەموعە خۆشەی موسڵمانان و ئەو یەکتر بینینەوە ئەو لیقایە لە ناو ماڵەکانی خوای تەعالا و لە شەوی قەدرە ئەوەت فێرەکە کە قەدری خۆت بزانی و قەدری خەڵکی تریش بزانی و بزانی ئەم دینەی تۆ چەنە پیرۆزە چەندە ڕێزت لێ ئەگرێ چەندە بە ڕێزەوە دروستت ئەکا و سەلامەتی لە تۆ ئەوێ چونکە خوای تەعالا مەلائیکەی خۆی ئەنێرێت تەبلیغی سەلامت دەکا و پێت ئەفەرمێ ئەم شەوە شەوی سەلامەتیە نابێ بەدەم نابێ بەدەست نابێ بەدڵ ئازار بگەێنی بە هیچ کەسێک زۆر سپاس زۆر سپاس بەڵێ وەک دەبینین ئێستا نوێش خوێنانی ئەم مزگەوتە بەڕێزە سەرقاڵی نوێشکردنن کەمێک پێش ئێستا بە زیکر و بە قورئان خوێندنیش چەند کاتێکیان بەسەر برد وەکو مامۆستا هاوکاریش باسی کرد ئەم مزگەوتە لە دێر زەمانەوە بە خواپەرستی بەتایبەت لە دەشەوی کۆتایی ڕەمەزان شەوەکان زیندوو دەکەنەوە برای هاوژین جەمال پاکی ڕاستەوخۆ این شێک مزگەفتێن باژارێ سلێمانیەت گەلمەدەم خودی شەڕازی بێت خودی خێرا وان مسلمانە بنویسێت کو ئەوان شەوە پیرۆز ڕادگیرن و ساختکن خودی شەڕازی بێت گەلک مەمنون زۆر سپاس بجارەیان بەحساب تایبەتیژی هەندێک کارمەندا بکەین تایبەتیژی هەندێک ڕێوبەریە و کاروانە گەلک زەحمەتە مەبەستە مژی یعنی تەیڤە ڕەمەزانە پیرۆز دەک و کارێک گران و بزەحمەت یێوانای بەردەوامەت خزمەتە وڵاتیان دا تایبەتیژی ئەو کاری خۆ بەردەوام بکەین ئەو ژی پۆلیسین ترافیکینە هەر جێکی ئەمانەت بینین خودی خێراوانە بزبێت ئەو دوێ مەهێژیدا شەو و ڕۆژ بێ ڕاوەستان کاروانی بەردەوامەش بووی ڕێکخستنە جادێ هاتنە چوونە تڕۆمبێلا پاراستنە وڵاتیانش هەر بوویەرەکە ترافیکی تایبەتیژی شەوادا قەرەباڵغی گەلک زۆرە کاروانە بزەحمەتترە هەتا کو ئەوشن خزمەتەکە زیاتر یا خەڵکی بکەن بێت خەڵک ژی هاری کار بن لە هێلن قەرەباڵغی ژی تایبەتیژی ڕێکاندا پەیدا بە دەبێت ئەم هەمی هەفکارێنێک و دووبیدا ئەم هەمیت پاراستی بین هەر بوویەرەکە ترافیک یەک ji karên ku di meha Remezanê da zehmetiyên wê hene karê polîsên trafîkê û rêkxistina cadê ye. Neşwanka ku jî ku polîsekê trafîkî ye li Zaxo ew di nava vê mehê da bi şev û roj di karîdaya û xizmeta şofêran dike. أكيد جبركو ساعات دمجمير دوني في الشباب متجهينا مالي حتى كو باشيفيت خونو ادبتا دمجمير سي وبروجي جهمية بروجي وحتى مغربات طاري وبشتينجي اكسر يعني بين فدانا بينات اركيدا تا دمجمير دوي شباب متميلن زحمتك زور هي على هر شعبت مها رمضان وبيروزه وان شاء الله بخير وخوشي دبورتن اجبركو خلق بروجي همي بروجيه وقصدان بازارينا كن سردانا خلقی بتایبەتی دەمژمێر هەشتی شەوێ دەست پێت کردن حتا دەمژمێر ئێکۆنی بۆ دوی شەوێ خەڵک قەستا بازاریت کردن و قەرەباڵغیەکە ئێکجار زۆر پەیدات بتن ناقی بکرم ئەو سیارەت دەستی ڕاستێ شارع بەدرخۆن Rêveberê pişka navbajarê jî li Zaxo bas li wê çendê dike ku karê wan di vê mehê da gelekî bi zehmettir e ji ber ku qerebalixî û fişareka gelek zêde ya trombêlan li ser cade û navbazarê û cihên giştî jî heye. Em wekû hatûn çûna bajarê Zaxo erkê me li meha Remezanê şêwekî tabîî ku bi zehmetir lê tê ew jî ber hindê ku xelkekê zor qesta bajarê Zaxo dikit bû kirîna kelopelî
اركي ماجيك اركي ما وكيل بجن عزيز احمد الدوني ايفوريا ودوني بشافي اف سير واف ازدحام پیدا بد اوجي بوندي بتقرد حركه مشاط يا بيا اوجي كو شوستا استيعاب ناكد لو ما خلقت جاده ده ادبت سبب هندكو طوموبيل بكبنا ديف ايكودوم با آرمان جارک خستنا جاده و هاتنوچونا ترومبیلان و نهیلانا پیدابینا قربالغیه نمازه دمها رمضان دا کو زحمتی نوی هنه بردوام پولیسین ترافیک جی وک بشک جدزگهن اولهیه لسر ارکنو خزمت ولاتیان دکن اسلام یوسف کردستان 24 زاخو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم صدق الله العظيم وي خودش ترازي بتخدي خيرات بنويست قلب خيراتن اف شباجي يك شوان شبت بيروز ومباركت هيوا رمضان بيروز داكو شبا 29 هي ام جي نزاني كا شبا دو ماهي كي هيوا بيروز يون جي صباحي جي دي خدي برسقي ما كتكو ام صباحي جي بروجي بين جبر هندي اف شبا هر قرانا بيروز ما درس بكر دنجي طيبت ومستطايف احمد قران خين ومولود خين اف شبت قال مدد قال مستقيلون سليمان هم قران خين ومولود خين قال كاكوناري خد حسكت افروكا دفجاني خد حسكت افشفه هر سدد قال مدد بنو في شفه ان شاء الله هم بيروز تفدراجرين هم جي روشكا طيبت دينا باشي وافشفه ان شاء الله خد خير ومن بس وانقلب خيرات سلامت يا رب ندور سباس ان شاء الله
خزمەت ئێوە بینەراندا دەبین ئینشاءڵڵا خەڵک ئەمە دەناسی بەس خودی خێراوە بنوێست یەکەم جارە مەبەست لەو تەلەڤیزیۆنێ مادام ویجا خەڵک کوتنی ئەوسەد بێتین زیاتر خزمەتە خۆی بە زیادە بەم 30 ساڵە لەو بوارێ ینی کاسێتی من لە هەموو دنیای هەیە ینی الحەمدولله تقریبا 32 شەهادەی دەولیم هەیە ماشاءالله قورآن خواندنی ئەوژی سرود بێژی خوێندنی بەرێ لە قیرائاتی 10 ئیجازە مامۆستای قورئانی ما خەبیرم لە محکەمەی خەریجی قانونم ئێوە هەر ئەم گروپن وانە تیپیا مەولایە تیپیا مەولای هەتا سرود و ئەوشمان هەیە ینی لە 2000 پێکەوەین چەند کەسن زارێ دوو دەفە لێ دەری دەبێن لە ینی کلیپ شتیشمان هەیە و لە تەڕەتەی داوەتکرایمە لە تورکیای لە وڵاتان خودی هەمیە بخێر بنوێست شوێنە کوردستانیشمان کردی ماشاءالله هەموو وڵاتش گەڕاینە بە زیاتر هینێ لە هەولێرێ تەرکیزەوە سەر لە زیاتر ئەمە مەولودی شێوازی ینی زیاتر هەر شێوازیش هەولێرە ژەمە دەخینە پەیڕەو دەکەینە بۆ شێوازی هەولێر فەرقی هەیە لەگەڵ شارەکانی تر خۆی بە جێرەی ناوچەکان دەگۆڕیانی هەر کەسە تەمسیلی ناوچەی خۆی دەکاتن هەولێری مەقصد گوتنەکە ئێستا لە هەولێرێ بەیات لێک وەردەگرنەوە بەیاتە زۆر دەگوتێت لە هەولێر بە شێوەی قۆریات و ئەوانە ینی بە شێوەی مەولودی ینی مامۆستا گەیلان هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا مەولود وەکردن یۆنژیش بەر کۆڕۆنای هەم دیر بین ئەو سار کەمە ینی مەولود بەڕاستی لەبەر ئەو نەخۆشی نەخۆشی نەکرایان مەولود بەڕاستی ئیمامەتیش دەکەین لە مزگەفتی ینی بینیان هەیە و کەمامەی دەبەستین و ینی شێوازی هەتا سارە مەولود بە شێوەی عام نەکرێ ینی لە تەلەڤیزیۆنەوە داعوت بینە جەمادام وە نەکرینە نوکە نۆڤێ خودێ لێ بینە هەر کردیتمان لە هەموو کەناڵەکانیان ئەنا مەقسەدە هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا و مەولود شەوێ لە کەناڵە چینیانی ئەوە دەبێجا vêrêjî navê xudê lê bînim zanîn ka çi hazir kiriye pêkەوە وەڵام هەر دەست پێ بکەیت بێ ئەڵڵا هەرچەندە بە چاوان نادبینم بەڵام بەدڵی هەر لەلاتم مەدەد یا ئەڵڵا ڕێڵەی فرمێشتی گەرم دەبارێنم وەکو باران ئەمان ئەمان لە تاوتاوان دەناڵێنم بۆ هێندایە کە زووماتم بە هیوایی مانجی ڕوو دەرچی وێلی چێوانم مەکایە عشقی چاوی بازی تۆمە دیدە گریانم مەکە غوڵامێکم لە قاپی تۆ بێگیوا و نازم مەکە من نەخۆشی دووری تۆمە ماڵە وێرانم مەکە قوربانی ناوێت بێم ئەڵڵا قوربانی ناوێت بێم ئەڵڵا دوور بێخەوە داردوو بەڵڵا لەبەر خەتری ڕەسوول ئەڵڵا لە مەعەد یا ڕەسوول ئەڵڵا محمدا طه وياسين وأحمدا بو إيمان دار أو سنادا
شفاعة يا حبيب الله قربانينا وذبم الله قربانينا وذبم الله درب خوا دار دوب الله لبرخت لي رسول الله شفاعة يا حبيب الله أخلى ظلمي نفسه وابتهاني حيل قايا أيسا يلمني غريب مال ويران وقرب عمرك مرابر ببوتي غفلة مليب وسبا قد حالي خم نفكري تيم لبو نفع زرار تاوريت شون ما داخل كان جي سفار أنا لين بوصنيات قربانينا وذبم الله قربانينا وذبم الله درب خوا دار دوب الله لبرخت لي رسول الله شفاعة يا حبيب الله تندم ديتن سلطان وشام مردل تختيب ونزودا باقي دميني يرخودا باقي دميني يرخودا قربانينا ودم الله درب خوا دار دوب الله قربانينا ودم الله درب خوا دار دوب الله لبرختني رسول الله شفاعة يا رسول الله شفاعة يا حبيب الله العشق مصدو خندانم يا محمد لدوريتو ديدا قريانم لدوريتو ديدا قريانم يا محمد كيادتو يا ديماني يا شقانا شقانا أمر بوتو مصلوح صنداني شفاعة يا رسول الله كاني وكياني محمد كاني بغنباني انسودان يا الله كيردا ورابر ماني روح من بيت بقرباني تسار كيردا ورابر ماني روح من بيت بقرباني اي مقتدى اي خسوعة مش من دايلا دار السلام باعز بايالوت في دروسيام هاور لا اخوم تدروسيام الله كاني وكياني محمد كياني بغنباري انسوداني تسار كيرداي كياني يا
بيتن بقرباني آي آمينة يا داي چی پیغمبر مجدنی وادیتن سرمایه خداوند با توی داگوهر رسول یوصا حبیک یوصر الله كاني وكاني محمد كاني بغمضاني ينسوداني تذكر دا رابر ماياني والله أرحم بيتين بقور بياني الوداع يا شهر رمضان الوداع الوداع يا شهر الخير والبركة والإحسان الوداع يا شهر التهليل يا شهر التهليل والتسبيح والذكر والتراويح وتلاوة القرآن الوداع الوداع اللهم يا حنان يا منان يا ديان يا برهان يا سلطان يا ذا الجود والكرم والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبجاه محمد سيد ولد عدنان اگر درگاه موی دخرا درگاه خدا پیراویا درگاه خدا پیراویا خدای ماشکە بەندەی تۆی بمان بەخشە لەو ڕێگایە بمان بەخشە لەو ڕێگایە خۆشەویستی یەزدانی بەنای گوناه بارانی بەنای گوناه بارانی لە عاشر بابێ کاسین وەڵا هەر تۆ کەسی هەموانی هەر تۆ کەسی هەموانی ئەگەر دەرگاه هەمووی دەخا دەرگای خوددا کراوەیە دەرگای خوددا کراوەیە خدای ماشکە بەندەی تۆی بمان بەخشە لەو ڕێگایە بمان بەخشە لەو ڕێگایە
كفر روادينا ما بتوبت خان الرما بتوبت خان الرما يا بهاتني بيغمبر شيطانش بشتي تاما شيطانش بشتي تاما يا اگر درگاه هم ويدخا درگاه خدا كرا ويا درگاه خدا كرا ويا خدای مشک بندیتون به من بخشا لو ریگایا به من بخشا لو ریگایا اوی نازانی سیمایا دلی دردت گرایا بو سنات سلای طبیب سیرت کا لقمانا طبیبات لایم گوتی دلی تو زور بازار 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 امان امان دلی تو عاشقی لرنگ دوا دیارا دیارا مدد یا الله لدردی تو نازانم تونی تلای من سارا قلتم راسك طبيب ضلي من اشكي نبي مختار 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 شفاعة يا رسول الله شفاعة يا رسول الله اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد ويشلخ دي شرب ما شرب خينا بابر دوام اما تازه كان بينامد ما مصطفى صاربين نينا في مسألة دولة ساردبونه ونيا ما زاري هادو صعد قلت اما استراحتك تزين لبرسيا نقول استراحتك شبكن كاكون ريش استراحتك كفقير دستي هروها اجينا اما لقوا كنترول اويت هذا دابر زور خوش اشاره شي هوليري اگر ما بي امين او دواد اسا بيشتري ملا صابير هبو ملا زرزيس يعني او تقريبا وتش دول هوليري او قلت يا خدي هوليري او قلت يعني ايوا بزماني تريش مولود اخوين بزماني عربي درينا بدار ايدي باديني وكرمانزي بادينيش درينا ولا تركيا هيت اويش للري ان شاء الله معنا دكات بس بقى موضوع شي ديك بازكم نوسينا كان زور جرينجن نوسينا كان نفوتين دبين اوانج هشتان لسر كاغزي نوسراينا باش اگر يكيك داوي او مولود خوين او سرودانه بدز بيني هي لتوركم الله كان داتانا يعني هشتان وهم الشعر ما زاروي دنوسري وما دلين شاعر كان دماندني بونونا هي تايبت بو ايوا بنوسن بلي بزو شاعري اللي ما دنوس اسا كاغروستم خاموشا درويش طه كنا فلوسيه يعني عندك شاعر كان وانا هم الشعري خوش دادني يعني شتي فولكلورني بعد شاعر استانا شاعري استانا بس قديم هيت ماش ما بس قديمه كان هي دواكاري قديمه كان جدي ومحليه قديم بدي زور زار سيله مولده الشوازي قديم دي اما دبي دريج رازي كان شوازي قديم مولود نامي قديم رشاد مفتي رشاد مفتي وانا بابي عدنان مفتي وانا كان عام مفتي وانا له ليله مشهور يعني باشا اما بيجي بتينا سر سرود شيء باهشتان كاكون استراحتك شبكه باستراحتك او وداعتان قلت الوداع يا شهر رمضان ان شاء الله اخوا قبولك لهم ان شاء الله اخوي يقول لهم لا او زارشت شي جريداي تايبت بججن ما دبي بلام شت شي كرد بي اگر بيتان بكري بيك وسوره الرحمن لقر عندك تكبيراتي بلام كرد فيديو او يدي سام بتينا وسر سرود كانال كان هيتم يعني اويرج كش لبو كانال يقدو كانال مش دماني تسجيل ما كراس مسرت ساو مقام سوره الرحمن بخير مقصد بيكوا لقل تكبيرات تن ايتيكي سنه تكبيرات جو تكبيرات شي لكردواري قشتقو بدر دوركاس سنه سلو ملاي يعني قشتق والله كرد بي بس اخوا خير تامنوس يا ربي الله أكبر الله أكبر
أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. وإيش الله خد الشرازي بيت إيش الله خد بخير بنفست همية بكتات ميزانية حسنات تدرج قيامات. إن شاء الله إيش الله خد ما بقي أنت ججنجي إن شاء الله. ججنجي بيروس يا رب. جا كاغنر استايس راحتي باشا. خد حس كدينو كأوجيت الرزي وجاب بيك زاري بابي. هاد دو ساعات ليدا يعني ليدا يعني بتوانا باشا بيشتر باسي السوشيال ميديا أنا بكن بيتان لقى السوشيال ميديا شونا أو شتانا بلاو دكنا وكمولود يعني. بيجمع بناوي. طيب أحمد الكردي. طيف أحمد الكردي هريك بيه استابتسي هم مشتكان تيدا. ليوتيوبي لا بيز يتمام والله ما كنت إيش خدش رازم. أو زارع كرمانزي بادينية شو بيش كذا كان يعني عربي. عربي دواي بقرينه باديني وني. يلا نوفي خد اللي بي. كيف عالي يا إلهي ليس لي خير العمل سوء أعمالي كثير زاد طاعاتي قليل أنت شافي أنت كافي في مهمات الأمور أنت ربي أنت حسبي أنت لي نعم الوكيل فاز من صلى عليه يا مولاي يا مولاي بالرضا والجنة يا مولاي لنبي اسمه محمد يا مولاي يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي لم يزل فضل علينا يا يا خير من دفنت في الترب أعظمه فطاب من طيبهن القاع واللكم
نفسي فداء لقبر أنت ساكنه فيه العفاف وفيه الجود والكرم. أنت الحبيب الذي ترجى شفاعته على الصراط إذا ما ذلت القدم. عليك منا سلام نشره عظم ما دام قبرك بالزوار يلتطم. وصاحباك فلا أنساهما أبدا مني السلام عليكم ما جرى القلم. عنكبوت عشاش وخيم يا مولاي يا مولاي من الكفور الجاهلية يا مولاي لنبي اسمه محمد يا مولاي يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي. هو نبي وشفيعي يا مولاي يا مولاي غدا من نار القوي يا مولاي فاز من صلى عليه يا مولاي يا مولاي بالرضا والجنة يا مولاي. لنبي اسمه محمد يا مولاي يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي لم يزل فضل علينا يا وي خدش رازي بيت دي خير اللهم صل على سيدنا محمد وعلى ئەو مەولودیانی کە بۆ دەرەوە ڕۆشتون بانکێشت کراون یاخود وەکو گروپ ڕۆشتون خۆتان بانکێش کراون بۆ کۆ مثلا تەڕەتەی کوردی هەیتمانەمە تقریبا 13 بەرهەم ئەمە لە هەولێرێک ئەمن و کاک عەبدولقادر کوردی و مەلا نەوزات ئەو سێ داوت کرابوون لە ئێران داوت کرابوون لە کوردی تورکیای بە ناوی قەسیدەیە ینی بای 3 مانجیان تەزیل کرد هەموو 5 شەمان لێیان دەدات ئەوزە هەر یەکە و مەسەن بەڕێزە دانیشتبوون هەر یەکە و بەرهەمەچی تەقدیم دەکرد ینی هەر ڕۆژەی مەسەن 4-5 بەرهەم دادەبەزی هەر یەکە و یەک کەس بوو ئەوە 13 حلقە تقریبا هەموو بەرهەمەکانیش کە لەوێ پێشکەشتان کرد کوردی بوون وایە بەڵێ هەر قەناتەکە تەڕەتەی کوردیە دەبا بە کوردی بی بەڵێ وابزانم مامۆستا کلیپەکەت هەیە لە مەدینەی یان بەس دێرەش کلیپمان هەیە یان ئەوەی مەدینە دەڵم یان غەڵەتم لەوانێت دووبلاز دەکرێەوە دەکرد لەگەدا بەس کلیپمان هەیە کلیپمان زۆرە سرودمان زۆر لە تەلەڤیزیۆنەکان ئەو جارە بچینە یەکەچی کرمانجی و بادینی دوایە ماوەی دیکەمان دەوێت ئەو جارە تێکەڵە چی تایبەتمان دەوێت چکەوە ئاخیرە بەس ئەو جارە بزانین يا رب سجار وار پروانه قد نگری قرار الله توی درمانی من الله توی درمانی من ألم يا محبتا دنيا صبر وسكينتا الله بكاي بقسمتا الله توي درماني ما أجر حكيم لقمانا داود لقال سليمانا نزان من چكوفانا الله توي درماني من أجر حكيم لقمان بتن
لقماش قبر رابط اگر حكيم عصابت لقماش قبر رابط درد مدار منابت الله توی درمانی ما درد مدار منابت الله توی درمانی ما كوفانا من محمد لبرجا قيامته بو من بكى شفاعته الله توي درماني اي حبيبه قلب روحي ويقراره جانا من ديك بيت جاركي تبيب يا مهمان من جيت سجاب وابروي ميا هرتوي سلطان من جبل رياض تركي جبل رياض تركي يعقوب بيت الحسن جبل الرياض تكون كير يعقوب بيت الحسن قد نما خويا بيت قد نما خويا بيت يوسف كنعان ويش الله خودش ترازی ويش الله خودش خیرات سر خاطر همین نه بس سر خاطر همش خودش ترازی خود خیرات بنویس ما 10 دقیقه ادي چنی نه بس جام دی خاطر خو خوازین و ما خو حافظکن بزنم شتی فارسی و ترکی و عربی و کردی تیکل دکری بود دقیقه یعنی شتی بعد بخوتن بین خوتن رکوتنا چی بکن اما هر دو حافظ کن عزك يا ولدي بيوم لفدي وي نظام سترسنا وای خود خراب زور لگی هم سال کم نیه بیکن هست مکر جار کاکر دست به وشه کی اود من تناقشت مشترکتی بس تو تیگیش مقامك يعني بيات وأنا مقامات جب كديوان بدم مو كديوان دي بجار ركفتنا كنا بين خدا بكن امش دي خاطر خوازی پشتین گداین دست بکن بس پاشی و افشاغ پاشی و بیستون هی هات پیشکش کردن ان شاء الله مشیابت اوی خلک جوکی هر 28 دی ما خدمت و کربت صباحی دیاری نه که من دست بکیجی بودی ایش الله که خوده از خو حس کم سه روز من راستی از حس کم صباحی جی ام بین خدمت عبادت روز زیاتر جواب زانی کد چلی روز زیاتر لنا امانگا اوایتر فضیلتی خواه که بسرمانی اداتو سپاس بوی که امی کرده پیشکشکاروی ام برنامه بوی که شوانی ڕەمەزان لەگەڵ ئێوابین شوانی هاوکاری شموتی نازانین سبینێ لەگەڵتان دەبین یا خودنا بەڵام تا سبینێ ئینشاءڵڵا گەر بە یەگەشتنەوەیەک هەبوو ئەو خاتان يا رسول الله رميا بمعذور
دزان گردن کچو شرمنده وستاوم لدور گرچی سرمایم نیا خم مستحقی رحمتم دستی من بقل لنارو بمخني ودرياي نور دلابسوس كسوس تكارها بكنا بارياتم ببردر قيتم ديدا بدارم شبی شکار هاتوم بشم بیل خیری قدر تویشو کبکم براجی حشم هاتوم من ويجو قرآن وذكر ببارانا بدعاء وفكر أي حبيبي ذات حق بشتو فناي عرب وعزم روجي محشر بو شفاعة وقيك لا زورك قرت ماشاي والضحاكم تون دبيد الخوش نكام پشتیوان قرآن و یترسی جرخاكم تم تابلم الكلسو بندام بو اويني تو من سر لسوزدام هاتوم مجاني تجيلات بدل شيداي بروح منازات هاتوم بريجم فرمس جسورم بروجي عقبان سفري دورم يا رسول الله يا سندنا زداري يا رسول الله سندنا زداري لن يوساوانر هر نور داباري لن يوساوانر هر نور داباري هر نور داباري أي بيغمباري رهباري إسلام أي بيغمباري رهباري إسلام
برجي بايا صارتا صلاة وسلام برجي بايا صارتا صلاة وسلام يا رسول الله تندنا ازداري يا رسول الله تندنا ازداري لن يوتاوانت هر نور داباري لن يوتاوانت هر نور داباري هر نور داباري فخري عالم جوز لديم دنيا دنسز والسوم الوداع أصحاب لرم يورو لنم سز والسوم الوداع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خيرنا صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم أنت شمس أنت بدر أنت نور على نور أنت مصباح ثريا يا حبيبي يا رسول طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع بتود نظيم رسولي سروار بتود نظيم رسولي سروار رنشان داري بوزن برشنار شرينا شرينا يا پیغمبر من شرينا 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 پیغمبر من شرينا يا برنم صاحب نابي حتى نسمع مدينة يا عذرا ما رمنا بي حتى نسمع مدينة يا كتدت يا مدينة دل دقاشي توايا وكتدت يا مدينة دل دقاشي توايا درونت أرم دابي شادي دقاري توايا أو دلت قرار دقري خوشي دقاري توايا مدينة هو مدينة يا شاركي پیغمبر مايان مدينة هو مدينة شاركي پیغمبر مايان بدواء ودانا حتى كو آخر زمان بدواء ودانا حتى كو آخر زمان أغلى دزدلدن علينا مدو يشيت وعودا أغلى دزدلدن علينا مدو يشيت وعودا في داد بيت انسان مال في